جمع برز سیامند حاجو اندام اوفیسا پیوندی در و دیپلماسیا برای آشتی و آزادی دکو ام بهتر گوتوبیجی لسر اپراسیون لشکری ترکیه اگر کریو حالویس ناف دولتی و ده همان دمدا رولا انکسیج بوی دور کرنا کردن روجا و کردستان جه کارساتن و ریگری کرنه ل اپراسیون ترکی ما مستا سیامند دنباش بریا حمود اشتکی ازیج هەوڵێن ئانەکەسێ دەست بکەن سەر ئاستا ناودەوڵەتی دەماکو لەگەڵ بەرپرسیاران رووسی ئەمریکی جوینان گرێت دێ هەروەها بەرپرسیاران ئۆڕۆپی دەربارەی بێ ئێریشە هات چه هەوڵێکداش بۆی ڕێگریکردنێ کەرمکە دەمباش وەکەوە دراپۆرا خۆدا ئانی زمان هەموو دانوستانی خۆی ناودەوڵەتی دیپلۆماسی ئەنجومانان نیشتیمانی چه بەحسا ڕەوشە عەفرینێم دکن چ یاسەرەکانیان تێ نەزمان و هێزێ نێزیکی ترکی هێزێ چەکداریە عەرەب گەلێک زەحمەتیاژ هەلکێ هەرێمێرەتکن و خویایە هەکە ترک دەرباسی کورسانە سووری منتیقە نەدی کورسانە سووری بن وێ 100,000 پەنابەر چێ بن نەبەس وێ پەنابەر چنە ترکی و کورسانە عێراقی بە هەوریامە دەهژمارێکە مەزن جواوێ ئۆڕۆپا ئەڤنەت بەرۆ جەوندیێ ئۆڕۆپادەیە وشبەرلۆژی هەموو دانوستانی خۆدا ئەنجومانان نیشتیمانی تخوازێ ڕێ بسەکنێنێش دەرباس بوونا ترکاش بۆی منتیقی دیێ کورسانە سووری باشە مامۆستا سیامەند داوین سەرداشاندا پەیوەندیم دەربە یا ئەنەکەسێ بوو بۆ مۆسکۆ دە هەمان دەمێدا شاندەکە سەرکردایەتیە بەرای ئاشتی و ئازادی بوو بۆ مۆسکۆ لەگەڵ سێرجی لاڤرۆڤ وەزیرە دەربێ رووسیا هەروەها میخائیل بۆگدانۆف شاندێ سەرۆکێ رووسیا تایبەت ڕۆژهەڵاتە ناوین جڤیان یعنی دەربارەی ئۆپەراسیۆنە ئەگرکردی تشتێک هاتە بەحسکردن هەوڵێک هات بۆی ڕێگریکردنێ وەکەوە دراپۆرا خۆ دەگوت وەکەم کلیکە هەگوت هەموو دانوستانی خۆدا ئەنجومانان نیشتیمانی تێنێ زمان گۆ پێویستی نینە لەشگەرەی ترک و لەشگەری عەرەب دەرباسی کورسانە سووری ببن وێ گەلێک زەرارگهێ خەلکێ هەرێمێ و مۆسکۆژی هەڤالێمە ئەف ئانینە زمان بەس دوێ ئەمزانی بن رووس بخۆژی ئەس بەهۆر ناکەم بخوازن و ترک دەرباسی هەرێمی سینۆری ببنێ کورسانە سووریش بەر ئەو هەکە تشتێک هەبێ رووس بخوازن ئیسیفادێش و گەفێ ترکا بکن قەسەدێ و مەسەدێ و پێدێ رازی بکن و هەرێمە تەسلیمی نیزامێ بکن بەر کارێکی ئەساسی رووسا سووری هەیە حتا ژواوەرێ بهێلن سووری دیسا دەسلاتی سەر عەردەی سووری نیزام دەسلاتی سەر عەردەی سووری گشتی vەگەڕێنێ و بخێ بن کۆنترۆلا خۆدا ساڵا 2015 دەڕوو سەرڤێ کار دکن و گەلێکی وەکە تشتیان زانن دانوستاندن یێ رووسا هەنە پێدێ و هێزێ نێزیکی پێدێ گۆڤا هەرێما تەسلیمی نیزامێ بکن و هەکە گها وی حەدی گۆ بڕاستی ترک دەرباس ببن ئەس بەهۆرکەم ئەف سێناریۆکە گەلێکی معقولە بێ بۆ پێدێ منتیقەی سینۆری تەسلیمی نیزامێ بکن باشە مامۆستا سیامەند نەها بەحسە گوتوبێژیان پێدێ لەگەڵ ڕژێمێ بێ شەرت و مەرج و تێنێکردنی بەسەدەژی بێ سەرپەرشتیە رووسی دون فشارە رووسیدا ئەتخوازم تێوردە شڕۆڤایەکی بدیێنی چاو تێنە خوێندن ئەv دانوستاندن ڕژێم وێ بە چ ڕەنگی شەرت و مەرجان لەسەروان فەرز بکێ هەنگ و پێدی بێ چ جۆرە تەنازولاتان بکێ هەنی هەفکێشە گوتوبێژیە بچ ڕەنگیە کەرمکە ئەس باوەردکەم ینی ئەمزانن پێدێ برەزان نیزامی هاتیە هەرێ خستیە بن کۆنترۆلا خۆدا ساڵا 2011 دانوستاندن پێکاکە و نیزامێرە نیزامە سووریرە چێ بوونج بۆی هەرێمی بخنە بن کۆنترۆلا خۆدا و مە هەرجارد بۆ وەکالەتە ینی وەختێک وێ بێوێ نیزام داو بکێ ئەف هەرێم دیسا بکەف لە بن کۆنترۆلا ئوخیاتکێ وەخت هاتیە و ژالیە دیڤە پێدێ نکاری هەمبەری ترکا شەڕ بکێ و نکاری هەمبەری لەشگەرێ نێزیکی ترکا لەشگەرێ عەرەب ینی ئەو هێزەی چەکداریە عەرەب هەمبەری وا شەڕ بکێش بەرمەدیت عەفرینێ و سەرێکهانیێدا چیکردن ینی نکاری بوون زێدەتری هەفتیکێدا هەفتیە بەرەڤانیێت بەر کوردستانە سووریرە بکن لۆ ماژیت بە هۆرگامەدا گەلێکی معقولە دووەختێکی
ندرێژدا va هەرێما تەسلیمی نیزامێ بکن و تالی وێژ مڵەتێ مەرەمە وێ بێژن مەیزێن ئەم ji بۆی ترک دەرباسی کورسانە سووری نەبن مە هەرێم تەسلیمی نیزامێ کردن و خویا بوو ینی ساڵا 2011 هاڤەم بێژن وەکالەت هەرێمستانە وەختێکی وێ تەسلیمی نیزامێ بکن خویاتکەی وەخت هاتیە بەهۆریامدا منتیقی دی ڕقا و دێرە زۆر هێزی ئەمریکیا لێدێ ئەوێ مێنن بن کۆنتترۆلاوادە بەس ئەمریکی سەر سینۆر نینن و ژبەرولۆژی ئەس بەهوەر دیکم و گەلێکی معقولە ئەف سێناریام ئانی زمان ببێ هەکە ئەف نەبوو وێ سێناریات دووە ترک دەرباس بن دەستپێکێت بەهوەریام دەوێت دەرباسی منطقی عربی ببن وەکە عین عیسا عرفەت بەس ترفحت و گاوا دووە وێ کۆبانی بێ و معقولە ڕۆکێ جەزیرێژی دەرباسی جەزیرێژی یعنی مامۆستا سیامەندووەکە قوناغەکەتە مەژە پێکرد قوناغا نهادەیە دەستپێکێ عینەیسا ئەو ترفعەتە قوناغا دوێ کوبانەیە یان هەرسێ یەک قوناغی دەنا ئەس باوەڕ دیکەم ترکی وێ نەب دەربەکێ دەرباسی va هەرێمێ تەعانینە زمان نوێ قوناغ بکێ قوناغا پێشی ئەف هەردووکێ منتیقی عربینە یا سیە کۆبانیە ژبەر کۆبانی هینێکی حەساسە چاوا بێ کۆبانی ناو کۆبانی کەت بختات شەڕێ دژی داعش ژبەرولۆژی وێ هینێکی بمێنن بەس ئەس باوەڕکردن گاوا دووە پشتی ئەف هەردوو هەرێمێ ترافات و عین عیسا وێ هەکە نیزام دەرباسی va هەرێما نەبێ کۆبانی نەبێ وێ لەشکری ترک و هێزێ جەکداریە عەرب دەرباسی کۆبانیژی ببن باشە مامۆستام بێمە سەر هەڵوێستا ناودەوڵەتی دەربارەی عێریشە تورکیە و هەمان دەمێدە ڤەگەرە ڕژێمیژی بۆ دەبەرێتە گوت هەردوو سیناریۆ هەنە یەک جواب ڤەگەرە ڕژێمەیە بۆ دەبەریا دیژی ئەگەر ئەو لەسەر وەرێک نەکەوتن تورکیا وێ دەرباس بێ لە علیەکی ئەمریکا ڕێنادی کوڕژێمە ئەسەد ڤەگەرێ ناوچێ ئالی دنجی هێنا گلۆپا کەسکش بۆی تورکیا پێنەخستیە یا دوێ رووسیا ڕژدا لەسەر ڤەگەراندنا ڕژێمێ و هەمان دەمێدا ناخوازێت تورکیا دەرباس بێت خوازێ ئەو ناوچە بندەستی ڕژێمێ دەبنیایت وەردە ئەمریکا و رووسیا چ جۆرە لە هەفکردن بن مێزێدا چ جۆرە ڕێککەوتنکردنەوەی بێ هەفکەشێ بچڕەنگی لە هەف بکەن ئەس بەهاتکم ئەکتۆرەی ئەساسی رووسن نە ئەمریکی ناژوەر ئەف هەرێما ئەم بەحث دکن هەرێمی سینۆرینە و ئەمریکی ت دەوراوانینەش ئەمریکا ڕژ ڕۆژە ڕۆژە ڕقا و دێرە زۆر گرنگ بوون هەرێمی عەربی گرنگ بوون و هێزەی وای چەکدار پرانیاوە بێ هەرێمینەش بەرولۆژی ئەمریکیارە چ مشکلە نینە گۆ نیزام دەرباسی va هەرێما بێنی حتان هە ئەمریکیە نەدایە خویاکردن ئەف هەرێمی سینۆری ژوارە گرنگن بەش رووسارە گرنگن ئەس باوەڕ دیکەم وەکە ئەمزانن لقامشلۆ هێزەی نیزامێ و رووس هەنە هەکە داموستاندن ببێش بۆی تەسلیمی نیزامێ بکن وێ پێدێ رووس و نیزامێرە ئەف داموستان ببن و عالی دیڤە رووس دەختەکێل ترکا بکەنج بۆی دەرباسی هەرێمە دێ هەرێمە سینۆری نەبن و بەهۆریان دە ترکژی دەرباس نابن هەکە نیزام ئەف منتیقا سینۆری خستنە بن کۆنتترۆلا خۆت باشە دوێ حالەتی دەما مستاسیە من یعنی کورد نەهال بێ دەرێ ڕۆلاوی چییە دەوراوی چییە دوێ هەفکەشە دە کورد دواتاوی چییە بتەنێ ئەو کەسەیەک و قوربان ببێ قوربانی تالی وسە تالی مڵەتێ کورد مڵەتێ هەرێمێ کەسێل کورسانە سووری دژین ئەوێ بنە قوربان وێ بنە قوربانە سیاسەتە پێدێ چەند ساڵە ئەم دبێژن پێویستە ئەف ئیدارە ها ببێ ئیدارەکە هەف بەش ji بۆی حجەتا ترکا نەمێنێ نەبێژن بەس پێکاکە هەرێمی ئیدارەت کێ پێکاکە تەنێل هەرێمی هەیە و ئەم شەڕێی هەرێمیتکن ئەف شەڕێ پێکاکاتکن و ئەف حجەتا ترکایە و پێدێ vê حجەتێ دخەی دەستێ ترکادا ڕۆژ نینە گۆخۆ پێشەندانە ناکن ینی دژی تورکیا سوورەتی عەبدوڵە ئۆجەلان هەموو هەرێما کورسانە سووری داڵەقێنن مەزلوم کۆبانی داخویانیا دێ سەرۆکێ مشکلا ڕۆژلاتە ناوین ئاوا بکێ عەبدوڵە ئۆجەلانە هەموو کەوێ خزمەتە ترکاتە و کەوێ خزمەتە ترکاک و دەرباسی هەرێمامە بن و باوەریامەدا داموستانی کوردی جدی
پێدێ سەر کارکردبانەکاری بوو ببێ مەژارێک ینی ڕێڤە بێژ بۆی ئیدارەکە هەف بەش وەری ئاواکردن و پێشە ڕۆژی هەلبژارتنجی چێ ببێ ئەو حجەتە ترکانەتما بێژن پێکاکە هەرێمێ کۆنتترۆل دکێ و پێکاکال ترکیاوەکەری خستنەکە هابی تێ ناسکردن شەڕێکی چەکداری ترکی دکێ ئەف حجەت شترکارە نەدمە و مشکلامە گومە ئەف وەختێ مەرە هەبوو فرسەندا مەرە هەبوو مە کار نەئانین ڕاستی گۆ ئەم کاربن ئیدارەکە هەف بەش ئاوا بکن و سببە ئەساسی پێدەیە خوازێ ئەو تەنێ هەرێمی ئیدارە بکێ خۆتەنیت بینێن و نەرێ کوردی سووری و حتا بێ سیاسەتێ بکێ ئەفکاری سەوەی پێشیا کوردی سووری بن. گەلک سپاس ji bo برێز سیامەند حاجۆ ئەندامێ کۆمیتا پەیوەندیên دیبلۆماسی و یا دەرڤەیە بەرە ئاشتی و ئازادیە کوتم مڕاوی گەلک سپاس.